بەڵێ کۆسار شێرپەنجێکی کە لەو نەخۆشیە باوانی کە ئێستا هۆکاری سەرەکی مردنا ڕۆژانە دەبیستین لێرە و لەوەیە کە چەندین کەس تووشی ئەم نەخۆشیە دەبن بەداخەوە کە تا ئێستا چارەسەرێکی زۆر ڕوون و دیاریکراوی بۆ دانراوە بۆیە لەلایەن گیان و لەلایەن نەتەوەیە کردووەکانەوە ڕۆژی چواری چوار ئەمڕۆ دیاریکراوە وەکو ڕۆژی جیهانی نەخۆشی شێرپەنجەی دەم و ددان. جا ئێمە ئەمڕۆ باز لەو کۆنفرانسە دەکەین کە لە هەولێر بەڕێوە دەچێت هەروەها ئەو کەمپینی کە دەکرێت کە سەبارەت بە هۆشیاری شێرپەنجەی دەموددان بزانین جا چالاکیەکان چیە لەوێ بەڕێوە دەچێت بزانین چەند ڕۆژ بەردەوام دەبێن چێت ئەوانی بەشداری لەم کامپینەدا دەکەن. بۆ مەبەستا میوانداری دکتۆر عەبدولجەلیل ئازاد مامۆسای زانکۆی هەولێری پزیشکیمان کردو لە شاری هەولێرەوە لەگەڵمانە. دکتۆر سڵاو لەبێ بەیانیت باش دەمێت لەو پرسیارەوە دەست پێ بکەم ئایا ئەم کامپینای خۆدەم کۆنفرانسە چەند ڕۆژ بەردەوام دەبێت بەشداربووەکان کێن؟ سڵاو بەڕێزان بەیانیتان باش بەنسبەت دەمێت سەرتا پێشێ دەست پێ بکەم دوای دەستخۆشیکردن لە جەنابتان ئەوەی کە ئێستا هەیە کۆنفرانس نییە و بریتە لە کەمپین بەڵێ بەدڵنیایەوە کۆنفرانسیش لە ڕێیە بەس کۆنفرانسەکە ئێستا بە جوانی باز دەکەم بزەبتکەی دەکرێت بەس ئەوەی کە ئێستا بزەبت هەیە پێ دەگوترێم کەمپینی هۆشیاری دەربارەی نەخۆشەکانی شێرپەنجەی دەموددان لە شاری هەولێر ئەنجام درایە. ئەو کەمپینە دوو ڕۆژ بەردەوام دەبێت سێ و چاری مانجی چوار واتە دوێنێ ڕۆژی پێنجشەممە هەبوو کە ڕۆژی یەکەمی کەمپینەکە بووە ئەو ڕۆژ بەردەوامە ڕۆژی هەینی هەلێرەوە گشت هاوڵاتیان ئاگدار دەکەمەوە ئەوڕۆ لە کاژمێر 4.5 دوای نیوەڕۆ تا کاژمێر 8 لە پارکی سامی عەبدوڕەحمان کە پارکی گەورەی هەولێر ناسراوە شوێنێکی زۆر کراوە و خۆشیشە دەتوان بەشدار بن لەو کەمپینە. کەمپینەکە کۆلێژی پزیشکی دان زانکۆی هەولێری پزیشکی پێهێستاوە بە هەماهەنگی لەگەڵ کۆمپانیای سەفان کە لە بواری پەروەردە و فێرکردن کار دەکات وەکو باسمان کرد دوو ڕۆژ بەردەوام دەبێت و چەندین بەروبوومی کوردەواری و وەروە کاری دەستی و کاری هوەری وەکو تابلۆی شێوەکاری و میوزیک تێدا پێشکەش دەکرێت زیاتر لە 25 بەروبووم و کۆمپانیا تێدا بەشدار بوونە لە بۆ ئەو کۆمپانیا و بەروبوومانە بوت دانراوە واتە کۆشک دانراوە کە تێیدا بەروبوومەکانی خۆیان پێشکەش دەکەن و لە هەمان کاتدا بەروبوومەکان و کارە هوەریەکان دەفرۆشرن و خۆشبەختانە بەشێکی باشی ئەو داهاتی ئەو کۆمپینە دەبەخشرێت بە نەخۆشخانەی نانەکەلی کە هەمومان دەزانین نەخۆشخانەی شتابەتە لە بۆ چارەسەرکردنی توژبای نەخۆش شێرپەنجە لە شاری هەولێر. بەڵێ دەمەوێت پرسیاری ئەوە بکەم کە ئایا کێن ئەوانەی بەشداری دەکەن لەو کامپینەیە؟ بەڵێ ئەو کەمپینە ئەوانی کە بەشدار دەبن کەمپین ناوەکە لە خۆیتی هەر شتێکە کەمپین و ڕەبتی بە کۆمەلگاوە هەیە هەدەفی ئەساسی ئەو کەمپینە بریتە لە هۆشارکردنەوەی هاوڵاتیان هەر بۆیە لە کاتێکی زۆر گونجاو هەڵبژێردراوە کە کاتەکەی کاتی پشووە هەمومان دەزانین دوێنێ پێنجشەممە و ئەو ڕۆژ هەینیە کاتی پشوو ئیسراحەتە و دەوام نییە لە هەمان شێوە لە شوێنێکی زۆر گونجاو دانراوە کە شوێنێکی زۆر پەبلیکە واتە شوێنێکی گشتیە کە پارکی سامی عەبدوڕەحمانە واتە تارگێتی ئەو کەسانی کە پێویستە بێنە ئەو کەمپینە هاوڵاتیان بە شێوەیەکی گشتیە تاکو هۆشیار بنەوە دەربارەی نەخۆشەی زۆر کوشندا کە ئەویش بریتە لە شێرپەنجەی دەم و ڕوو شەویلاک. بە هەمان شێوە ئەگەر ئەمە تەمەشای کەمپینەکە بکەین ئەگەر دوێنێ ڕاگەیاندنەکان زۆربەی ئامادە بوون بە سوپاسەوە ڕاگەیاندنی جەنابیشتان ئامادە بوون ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان ئامادە بوون لەبەر ئەوەی سوودی زۆر دەبێت لە بۆ هاوڵاتیان بۆ ئەوەی هۆشیار بن دەربارەی ئەو نەخۆشە کوشندا. خوێنکارانی تازە پێش من دەربارەی بەڵێ دکتۆر ببوورە بۆم گرنگ بۆ بپرسم کە ئایا خوێنکارانی بەشی پزیشکی دەموددان یاخود هەر بەشەکانی تری پزیشکی بێ بەشداری دەکەن لەم کامپینەدا؟ بەڵێ بە ئەکیدی جگە لە هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی مامۆستایانی کۆلێژ وەروەها قوتابیانی کۆلێژەکەمان هەر زۆر بە بەرفراوانی تێدا ئامادەن بگرە بەڕێوەبردنی کەمپینەکە دەتوانین بڵێن 80 کەوتۆتە سەر شانی قوتابی بەڕێزەکانمان کە زۆر بەڕێک و پێچیوە بەخۆ بەخشی ئیشەکە بڕێوە دەبن
ئەسڵەن بیرۆکەی ئەو کەمپینەش یەکێک بۆ لە قوتابی بەڕێزەکانی خۆمان کاتێک کە سەردانی نەخۆشخانەی کردی و کەدیتی ئەو نەخۆشە بۆ شێوەی بەربڵاوە هۆشیاری کەمە لە نێوان هاوڵاتیان هات پێشنیاری کرد لە بۆ ڕاگرایەتی کۆلێژ و ڕاگرایەتی کۆلێژ زۆر بە سوپاسەوە گوێی لە داواکاریەکەی کرد هەموو پشگیرێکیان پێشکەش کردو بۆ هۆی ئەوەی کە کەمپینەکە ئەنجام بدرێت و لەگەر ئەوەش کە بڵێ فەرمو دکتۆر بەردەوام بە بڵێ ویستم باسی ئەو بکەم ئەو بەڕێزەی پێشە من باسی ڕۆژی هۆشیارکردنەوەی مین کرد کە زۆر بابەتەکانی بەسوود بوون جێم لە ڕاگرت یەک ڕۆژ لە بۆی دانراوە لە ساڵێکدا لە بەنسبەت تەنها شێرپەنجەی دەم مانجی چوار بە گشت مانجی چوار تایبەت کراوە لەلایەن ڕێکخراوی تەندروستی جیهانی و لەلایەن کۆمەڵە تایبەتەکانی شێرپەنجەی دەم و ڕوشەویلاک بە هۆشیارکردنەوەی بە دەربارەی نەخۆشیەکانی شێرپەنجەی دەمودان لەبەرەوەی بابەتەکە زۆر گرنگە بەنمونە ئەگەر مین ئەو بەڕێزە تازە باسی کرد ڕۆژانەیە کەس دەبێتە قوربانی مین لە هەموو جیهاندا تەنها شێرپەنجەی دەم لە هەر کاتژمێرێکدا بەداخەوە قوربانیەکی هەیە لە هەموو جیهان یعنی شتێکە هەرچۆن مین کە زۆر گرینگە و ئەکید نامانێت هیچ بابەتێک کەم بکەینەوە بەڕاستی بەداخەوە شێرپەنجە بەگشتی و شێرپەنجەی دەمودانی یەکە لەو بابەتانەی کە گرنگی پێویستی پێ نەدرایەوە ئێستاش کۆلێژی پزیشکی دانزانکۆی هەولێری پزیشکی لە هەوڵدایە زیاتر هۆشیاری بڵاو کاتەوە لە ڕێگەی ئەو کەمپینە و وەکو باسمان کرد لە کۆتایی مانجی بێ لە بۆ یەکەمین جار کۆنفرانسێک ئەنجام دەدام کۆلێژەکەمان کۆلێژی پزیشکی دان زانکۆی هەولێری پزیشکی بە هەمانجی لەگەر وەزارەتی تەندروستی و هەروەها کەواتە توانین بڵێن ئەم کەمپینی کە ئێستا دەستان پێ کردووە وەکو ئامادەکاریەکی شەبێ بۆ کۆنفرانسێکی کە لە ئایندا بەتەمان ئەنجامی بن دکتۆر بەڵێ بەدڵنیاییەوە ئەوە دەستپێکە لە بۆشتی زۆر گەورەتر و ئەو کۆنفرانسە ئەوەی کە زۆر گرینگە وەکو باسم کرد جگە لە کۆلێژی خۆمان وەزارەتی تەندروستی وەروە کۆلێژی پزیشکانی دان لە زانکۆی دوهۆک و هەتا لە زانکۆکانی باشووری عێراقیش لەوانە زانکۆی بەغدا لەگەڵمان بەشدار دەبن کە ئەوە دەبێتە دەرفەتێکی زۆر باش لە بۆ پێشکەشکردنی توێژینەوە نوێیەکان تۆماری نوێ دەربارەی ئەو نەخۆشیە کوشتندە کە بەداخەوە زۆربەی بنەماڵەکانی گرتەوە لە کوردستان بگرە مامی بەڕێزی خۆم ساڵێک پێشێستا قوربانیەک بوو لە قوربانیەکانی شێرپەنجە کە دوای ململانیەکی زۆر لەگەر نەخۆشی شێرپەنجە لە تقریبان ساڵێک پێشێستا وفاتی کرد جا لێرەوە دەمەوێت هۆشیاری بدەینە هاوڵاتیان کە زۆر گرنگی بەو بابەتە بدەن بەنسبەت شێرپەنجەی دەمودانیش شتەکان زۆر سادە و ساکارن هۆکارەکانن کە دەبێت خۆتی لێ بەدوور بخەیت پێشوی باسی ئەو هۆکارەکان بکەین با بینەوە سەر کەمپینەکە باسێکیەوەمان بۆ بکەم ئەو فەحس و فحوساتانی کە لە ناو کەمپینەکە بۆ هاوڵاتیان نەکرێت کە سەردانی لای ئێوەکەن چین هەرچەندە سەرتاشا ئاماژەت پێکرد بەزەمێ زیاتر بۆمان ڕوون بکەیتەوە ئەم بینەرانیش بزانن و ئەم ڕۆژ ئەتوانن هاوڵاتی توانن بێ سەردانتان بکە بەڵێ زۆر بە پێخۆشحالیەوە زۆر لە خزمەتیاندا دەبین هاوڵاتیان ئەگە بێن سەردانمان بکەن بەشداریکردن بە خۆڕاییە و زۆر گرینگە لە بۆ هەر هاوڵاتێک کە بەشداربی یەکەم خۆی و خانەوادەکەی دێجەوە دەگۆڕی لە پارچ سامی عەبدوڕەحمان کە پشووە و دەتوانێت سوود لەو کەمپینە ببینی چەندین چاڵاش تێدا ئەنجام دەدرێت لەوانە پشکنین دەمودان کە پێی دەکوتێت ئۆڕڵ کانسەر سکرینینگ واتە سکرینکردنی دەمودان کە زۆر گرینگە لە بۆ هەموو هاوڵاتیەک ڕەنگە هاوڵاتێک کێشەی هەبی ناو دەمودانی واستی پێ نەکا و هەروەها پشکنی خوێنش ئەنجام دەدرێ کەوانە هەم بە خۆڕاییە خۆشببختانە جگەلەوەی زانیاری زۆر باش بەدەستدێنی چەندین پۆستەر و ڕۆڵەب لەوێ دانرایە و پزیشکی لەوێندەرن مامۆستایانی زانکۆ لەوێندەرن بگرە ینی مەسەلەن بەروبوومی خواردنی تدایە بۆ نەخواردنی تەندروست کامە خواردن تەندروستە لە بۆ بەڕێزت کە بەکاری بینی کامەشی دەبتە هۆی شێرپەنجە و وشتی تریش باشە دکتۆر جگەلەوەی کە وەکوتە چەندی چالاکی تر ئەنجام دەدرێت و فحوساتیش دەکرێت هیچ وانێکی فێرکاری لەو کەمپینە تا دەگوترێتەوە بۆ ئەوەی خەڵک هۆشیار بکرێتەوە سەبارەت بە هۆکارەکانی کە ئێستا بەڕێز ویست ئاماژەی پێ بدەیت کە بێگومانێکێک لە هۆکارەکانی شێرپەنجە بە گشتی و بە تایبەتی شێرپەنجەی دەموددان جگەرە کێشانە هیچ وانێکی فێرکاری دەگوترێتەوە لەو کەمپینەدا بۆ ئەوەی هاوڵاتیان هۆشیار بکرێنەوە بەڵێ چەندین کوشک دانراوە لەو کەمپینە خۆشببختانە ژمارەی زۆری لە بەرپرسانیش ئامادە بوو حەزم لێ بوو بە ئاماژەی پێوە بکەم
لەوانە وەزیرە بەڕێزەکان وەزیر تەندروستی و وەزیری پەروەردە و بەڕێوەبەری گشتی تەندروستی هەولێر و سەرۆکی زانکۆ و یاریدەرە بەڕێزەکە و سەرۆکی زانکۆی خۆمان زانکۆی هەولێری پزیشکی وەروەها ڕاگری کۆلێژ و یاری ڕاگری کۆلێژی خۆمان ئامادە بوون و چەندین مامۆستا و خەڵکی تر بە شێوەیەکی گشتی بەنسبەت ئەوەی کە باس کرد بەڵێ بە دڵنیاییەوە هۆشیاری کەمپینەکە هەڕێک ئیشەکەی ئەوەیە هۆشیاری بڵاو دەکاتەوە لە نێوان هاوڵاتیان دەربارەی هۆکارەکانی توشبوون بە نەخۆشی شێرپەنجەی دەم و لەگەر ئەوەی چۆن بتوانی کەسێک خۆی پارێزی و چۆن بتانی کەسێک زوو نەخۆشیەکە دەستنیشان بکە چونکە چەند زووتر نەخۆشیەکە دەستنیشان بکرێت چارەسەری ئاسانترە و خاڵکی زۆر گرینگە دەمەوێت ئیشارەتی پێ بکەم شێرپەنجەی دەم زۆر کوشندەیە بە جۆرەی ئامارەکان 150 ئەوانەی کە تووشی شێرپەنجەی دەم دەبن تەنها لە ماوەی 5 ساڵ دەژین ئەوەی تر یعنی بەداخەوە زۆربەی دەبنە قوربانی ئەو شێرپەنجەیە. دکتۆر با بینە سەر بابەتی ئاستی خوێندکاران و ئاستی زانکۆکانمان جەنابێت هەم پسپۆڕیت هەمیش دکتۆریت و ئێسەژەم کەمپینە بڕێوە بن و خۆشتان ئاماداکەن بۆ کۆنفرانسێکی پزیشکی گەورە ئەمێ بزانم لە کۆی ئەو زانکۆیانە یاخود ئەو کۆلێژە پزیشکیانەی بە تایبەتی دان ئاسمان دە چه ئاستێکدا ئێستا لە هەرێمی کوردستانە و خوێندکاران تا چەند توانیویانە سوودوەر بگرن لەو زانستەی کە لە ناو زانکۆکانە ئاخوێنرێن. بڵێ سوالێکی زۆر گرینگە بەنسبەت قوتابیەکانمان بەڕاستەکەی لە ئاستێکی زۆر باشدانە زیرەکی کەسی خەڵکی کوردستان و خەڵکی عێراقیش بەڕاستی هەر لە ڕێگەی ئامارەکانەوە زیرەکی جیهانی هەیە کە دەستنیشان دەکرێت بەڕاستی زیرەکیان زۆر باشە تەنها پێویستیان بە هەلی گەلە گونجاو هەیە هەڵی گونجاو لە بۆ ئەو میلەتە هەبی هیچی جیاوازێکی نییە لەگەر هەر تاکە لەو جیهانێکە هەیە دەمێ ئاماژە بە شتێک بکەم هەر لە مانجی دوو لە کۆنفرانسێک هەیە لە دوبەی ساڵانە ئەنجام دەکرێتن و پێشبڕکێش ئەنجام درا پێشبڕکێکی نێودەوڵەتی کە تێیدا زیاتر لە 24 زانکۆ لە جیهان تێدا بەشدار بوون خۆشبەختانە تەڵەبەکانی قوتابیەکانی کۆلێژی خۆمان کۆلێژی پزیشکیدان زانکۆی ئەولێری پزیشکی بەشدار بوون لەو پێشبڕکێیە توانیان ئەنجامێکی زۆر باش بەدەستبینن کە لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و منتیقەکە پلەی یەکەمیان بەدەستهێنا و لەسەر ئاستی جیهان پلەی چوارەمیان بەدەستهێنا ئەوە ئاماژەیە بەوەی کە کۆریکولەم و مەنهەج و مامۆستا و زانکۆی کولیەمە لە ئاستێکی زۆر باش هەیە تەنها پێویستی بە هەڵڕەخساندن هەیە بە هەمان شێوە جەنابەت ئاماژە بەوە کرد چ شتێک دەکرێت لە بۆ تەڵەبەکان کۆریکولەمیان واتە مەنهەجیان زۆر لە ئاستی پێویستە و ساڵانە نوێ دەکرێتەوە خۆم لە ئەنجومەنی لە لێژنەی زانستی بەشی نەشتەرگەی ڕووشەوی لاگەم هەموو ساڵان حەقمان هەیە ئەو لێژنە زانستیە سەتادەی مەنهەج دەستکاری بکە بە گوێرەی گۆڕانکاری دنیا و مەنهەجی نوێ بە هەمان شێوە کۆلێژ هەموو شتێکی لە بۆ تەرخان کردی ئەوەی کە بربەستە بەڵێ دکتۆر ببوورە ڕادەگەن ئەوەی کە بربەستی ئێستا زۆری بەڵێ سود لە ئەزمموی وڵاتانی دیکەش وەردەگرن بۆی بتوانن لە مەنهەجی خوێندنی خۆتانە بەکاری بهێنن هەر زۆر بە دڵنیاییەوە بە بەردەوامی گۆڕانکاری لە مەنهەج دەکرێت بە بەردەوامی ئێستا مەسەلەن بۆ من پاژماوەی تر پشووە هەر لە پشوو لە ژنەی زانستی دێ ڕای مامۆستایەکان وەردەگرێت فەرم و بەڕێزان ئێستا کاتی وەیە کە مەنهەج بگۆڕدرێت ساڵانە لێژنەی زانستی بەشەکان ڕایان وەردەگرێم پاشوی لێژنەی زانستی بەخۆشی کۆ دەبێتەوە یعنی وانەوانە دەرز کاژمێر هەمووی تاوتوێ دەکرێت کە چ بکرێت گۆڕانکاریەکان چۆن بگونجێن لەگەر ئەو کەوەی کە ئێستا هەیە داتا نوێیەکان پەرتوکە نوێیەکان منهەجی نوێ ڕێکخراوە جیهانیەکان ئەوە بەردەوامی دەکرێت ئەوەی کە بربەستە بەڕاستەکەی دەربارەی زیاتر بەرەو پێشبچوونی قوتابیان بەڕاستی زۆری ژمارەی تەڵەبەیە کە ئەوە لە دەست کۆلێژەکان نییە چونکە لە سەریان سەپێنراوە و بە هەمان شێوە زۆری زانکۆی ئەهلیە کە ڕۆژ لە دوا ڕۆژ زیاد دەبی ئەوە بە ئەکیدی بە دڵنیایی لە بۆ ساڵانی داهاتوو وەکو مامۆستایەکی زانکۆ هۆشیاری دەدەین کە ئەوە شتێکی تەندروست نییە و بێپلانە بەڕاستی دەبێت ڕێ لێ بگیرێ ئەو شتانە چونکە ئەکید بە ئەکیدی کاریگەری دەبێت لەسەر ئاستی ئەوانەیە کە دەردەچن لەو کۆلێژانە بە شێوەی گشتی. دکتۆر لە تەواوی جیهانە زانستی پزیشکی ددان یەکێکە لەو زانستە گرنگانەوە نرخەکەشی گرانە ینی کە هاوڵاتی یاخود نەخۆشێک کە سەردانی دکتۆرێکەکە نرخەکەی گرانە لە هەرێمی کوردستان تا ڕادەیەک باشترە بەڵام پرسیارەکەم ئەوەیە
لە ئێستەیە ئەو جوانکاریانەی کە باون کە لە هاوڵاتی ئەنجامیە لە ڕوخساریا بێ لە دەمودانیا بێ تا چەند وەکو لایەنی زانستی ئەمانە ڕێگە پێدراون کە ئەم جوانکاری دانوشتانە ئەنجام بن. دەستت خۆش بی ینی پرسیارێکی زۆر گرنگ کرد بەڕاستی ینی ئێستا زۆربەی ئەو تەرکیزەی هاوڵاتیان ینی بەداخەوە ئەوەندەی ڕوو لە جوانکارینە ئەوەندە ڕوو لە بابەتە هەری گرنگەکانی تەندروستی دەمودانینە لێرەوە وەکو پزیشکێکی ئەو وڵاتە و شاری خۆمان وەکو مامۆستایەکی زانکۆ هۆشداری دەدەمە هاوڵاتیان بەڕاستی زۆر گرنگترە گرنگی بدەن بە هۆشیاری خۆتان بە تەندروستی دەمودان نەک ئەو شێوە جوانکاری کە ئێستا زۆر بەخراپی و بە نازانستی هەم خەڵکەکە بەڕاستی ڕویان تێکردی و هەم بەشێک لە پزیشکانیش بوویتە بابەتێکی بازرگانی چەندین جار پزیشکانیش ئاماژیان پێکردیە لە کۆنفرانسەکان لە ڕاگەاندنەکان هەتا سندیکاکان تا ئاستێک ینی خەڵکیان تێدا ئاگادار کردەوە بەڵام لە ئاستی پێویستدا نییە بەڕاستی خەڵک پێویستە ئەوەندەی لە دوو جوانکاریە پێویستە بەنمونە دەستەلای پزیشکیدان پرسیاری لێ بکە دەمودانم بزانە چی هەیە چەندانم کلۆرە بەنمونە سکرینی وەکو باسمان کرد کە بێت ئۆڕڵ کانسەر سکرینی واتە تەنها پشکنێکی سادی دەم لۆ بکە کە ئایا شێرپەنجەم هەیە یان نە کە پێویستەوە هەموو هاوڵەتێک لە بۆی ئەنجام بدرێ خەڵک بەڕاستی هۆشیاری کەمە لەو بابەتانە و بە شێوەیەکی زۆر خراپ ڕوو لە جوانکاری کراوە و بەداخەوەژ ینی وەکو باسمان کرد زۆری کۆلێژی ئەهلی ئەووای کردووە پزیشکی یعنی ئاز نزم بەداخۆکەوا دەرێم ینی زۆر دەردەچن لە کۆلێژەکان و شێوەیەک لە شێوەکان ڕووی لە بازرگانی کردووە تقریبا ئیشەکە و لە ڕووە تەندروستی پزیشکەکە هاتوتە دەرەوە چەندین زاریش ئاماژەی پێوە کراوە پێویستە زیاتر ئیشی لەسەر بکرێت زۆر سوپاسی جەناب دەکەم کە ئەو پرسیارەت کرد خەڵک پێویستە زیاتر هۆشیار بنەوە بەڕاستی دەمێت خاڵک هەیە باسی کەم تەنانەت ئێستا مەوادی زۆر خراپ هەیە بەکاردێ لە کارە جوانکاریەکان ئەو کارە هەرزانەی کە ئێستا برێن زۆر بە هەرزان ئەنجام دەدرێت جار هەیە چونکە ئەو مادانە کە بەکاردێن پێ دەکوتێ رادیۆ ئەکتیڤ واتە یعنی زۆرێک لە تیشک دەردەدا بەڵام ئێستا ئەو ڕۆناچێ بەرامبەرم تیشکێک فڕێددا ئەو تیشکەیە تەمەشا کراوە لە توێژینەوەکان ئەگەر مادەی زۆر خراپ بەکار بێ بە هەمان شێوە لەو مادانەش هەیە خۆشبەختانە یەکێک لە قوتابیەکانی ماستەر ئێستا لە کۆلێژەکەمان ڕێک توێژینەوەکەی لەسەر ئەو بابەتەیە کە ئایا ئەو مادانەی بەکاردێن چەند تەندروستن و ئایا موسەرتەن واتە دەبێتە هۆی سەرەتان یان نا لێرەوە هاوڵاتیان ئامادە هۆشار دەکەمەوە ڕەجاءن تکایە زیاتر ئێتیمان بە شتی هۆشیاری بدەن بە پزیشکی و لایەنی تەندروستی و سەحەتی خۆتان بدەن و زیاتر لە ڕووی ئەوە بن کە کوالیتی لە دوی کوالیتی بن واتە ئیشی باش ئیشی جوان ئیشی ڕێکوپێک نەک ئەوەی کە ئێستا هەیە بەداخەوە. باشە دکتۆر تۆ بە شێوازێکی گشتی ئێستا ئاماژەت بەوەدا کە ئومێدەکی خەڵک هۆشیار بێتەوە بەرامبەر بۆی کە ئاگایان لەو نەخۆشیە بێت بەڵام دەمێ ئاماژە بدەم لەگەڵ هۆشیارکردنەوەکە دەمێ باسی دوو هۆکار کۆم کە ئامە کاریگەری هەیە لەسەر بابەتی شێرپەنجەی دەمودانیا یاخودنا کۆسار ئاماژەی بەوە کرد هاوکارم کە ئەو جوانکاریانی بۆ دەموددان دەکرێت ئەو بابەتی فیلەر و بۆ تۆکس و ئەم بابەتانی کە ئێستا خانمان دەکەن بۆ دەمولی و ئەم بابەتانە و ئایا لەگەڵ جگەرەکێشانە بابەتەکانی ڤەیپ و نێرگەلە و ئەم بابەتانە تا چەند کاریگەرن خاتونی بەڕێز بەنسبەت نێرگەلە و ڤەیپ و جگەرە کێشان ئەوە شتێکی یەکلایی کرایتەوە کە هەر هەمویان موسەرتەن واتە دەبێتە توشبوون بە شێرپەنجە لە هەر بەشێک لە بەشەکانی مرۆڤ یعنی لە هەر شوێنێک تەسەوڕکە و بگرە دەمودانیش پێش هەمویان تەبیعی و هەمومان بە بەردەوامی دەبین لە سەرپاکەتەکان و ئەوانە هەمووی نووسراوە کە ئەوە دەبێتە هۆی توشبوونی شێرپەنجە هۆشیاریکردن ئەوە بابەتەچیان ئەوە لێ بڕاوەیە و هەمومان دەزانین کە چەندە خراپە هەتا لە ڕووی توێژینەوە و لە کتاب و هەموو شتێک یەکلای کراتەوە بەنسبەت بابەتەکانی فیلەر بۆ تۆکس بێکێشەیە بە شێوەیەکی گشتی چونکە بۆ تۆکس بریتە لە پرۆتینێک تەنها لە ماسوولکەکان دەدرێت لە بۆی بێهێز بکرێەوە تەنها لە بۆ جوانکاریش بەکارنایە لە بۆ زۆر شتی پزیشکی بەکاردێت لەوانە ئێستا بخۆمان بەکاری دێنین تەڵەبەتی مادستێریشمان هەیە لە کۆلێژەکەمان کە ئەو شتە ئێستا ئەنجام دەدام هەتا بەخۆشمان لە کلینیکی خۆمان ئەنجامی دێن ئەوانێ بەنمونە زۆر ئەو ماسوولکانیان زۆر بەهێزە بنمونە یعنی ئەوانەی کە پێ دەکەنێ زۆر ئێرە بەدیار دەکەوێت بە شێوەیەک پێ دەکتێت گەمی سمایل واتە پوکەکانی بەدیار دەکەوێت بۆ تۆکس بێکێشەیە ینی بەنسبەت شێرپەنجە بەس فیلەر ئەگەر بە ئەوها بڵێن فیلەری خراپ بەکاربێ بۆ شێوە باسی بکەین فیلەری کوالیتی خراپ بەکاربێ
وەکو هەر شتێکی تر مەسەن خواردن ئێستا زۆر باشە و زۆر بەسوودە بەڵام خواردنی خراپ دەبێتە هۆی شێرپەنجە بە هەمان شێوە فیلەری خراپ ڕەنگە ببێتە هۆی شێرپەنجە. باش دکتۆر بەرنامەکەمان بەرەو کۆتایی ئەڕوا پێم خۆشە ئەگەر قسەیەکت ما بێ هەم لەسەر کەمپینەکە و هەم لەسەر چالاکیەکان و ئەگەر بە کورتیش بێ باسێکی کۆنفرانسەکەمان بۆ بکەیت. بەڵێ سەرەتا ئەم دەمەوێت زۆر سوپاسی جەنابتان بکەمەوە دووبارە و هەموو هۆکارەکانی ڕاگەاندن کە لە کەمپینەکە بەشدارون بەڕاستی دونێز کە ژمارەی زۆر بوون. گرنگجیدان بەو بابەتانە ئەو هۆشیاریانە زۆر زۆر گرنگە لە بۆ تاک بە تاچی خەڵکی کوردستان. لێرەوە هاوڵاتیان ئاگدار دەکەمەوە کە ئەو ڕۆژی دووەمی کەمپینەکەیە لە کاتژمێر 4:30 تا نزیکەی 8:30 لە پارتی سامی عەبدوڕەحمان کراوەیە و بە شێوەیەکی خۆڕایی دەتوانی بێ بەشداربی سوود وەربگری بە هەمان شێوە هەر شتێک بکڕی کە هەندێک بەروبوومی کوردەواریە و کاری دەستیە و کاری هوەریە و هەتا خوارد نوشتی وایە هەموو داهاتەکەی لە بۆ نەخۆشخانەی نانەکەری دەڕوا ئەو شتێکی زۆر زۆر باشە. بە هەمان شێوە هاوڵاتیان هۆشیار دەکەینەوە کە زیاتر گرنگی بەلایانی پزیشکی و تەندروستی بدەن نەک شتە جوانکاریەکانی ئێستا بە ئاقارێکی زۆر خراپ ڕۆیشتووە. بەنسبەت کۆنفرانسەکەش هەلێرەوە ڕای دەگەنی کۆلێژی پزیشکی دانزانکۆی هەولێری پزیشکی کە وا بڕیار بە کۆتایی ئەو مانگە بەڵام لەبەر هەندێک هۆکاری تەکنیکی گواسترایەوە مانجی داهاتوو بە هەمانجی لەگەر وەزارەتی تەندروستی و هەندێک زانکۆی تر زانکۆی بەغدا و زانکۆی دوهۆک بۆ بگرێ احتیمال لە زانکۆی تریش بێن لەگەرمان هەمانگ بن. کۆنفرانسێکی زۆر گەورە بۆ یەکەمین جار دەربارەی نەخۆشیەکانی شێرپەنجەی دەم و ڕوشەویلاک ئەنجام دەدام کە شتێکی زۆر زۆر گرنگ دەبی. لێرەوە داوا لە هەموو ڕاگەاندنەکان دەکەین کە بێن بەشدار بن و هەموو لایەنە ئەکادمی و هەروەها هاوڵاتیانیش سوود لە کۆنفرانسەکە ببینن. بەڵێ دەستخۆش سپاس بۆ دکتۆر عەبدول جەلیل ئازاد مامۆستای زانکۆی هەولێری پزیشکی کە لە شاری هەولێرەوە لەگەڵمانە بوو.